بەدەستێکی خۆماڵی و بەبەرزترین کواڵیتی لە شاری سلێمانی کارگەیەکی بەرهەمهێنانی ئارد ڕۆژانە زیاتر لە 500 تۆن ئارد و برۆش و ساوەر و ئالیکی ئاژەڵ بەرهەمدێنێت. ئەو گەنمەی لەم کارگەدا بەکاردێت بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستانە. ئەم کارگەیە جگەلەوەی دەبێتە هۆی بەهێزکردنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان، هاوکات دەبێتە هۆی ئەوەی دووبارە جوتیاران بچنەوە سەر زەویەکانیان و دانەوێڵە بچێنن. ڕۆژەکە خۆی بینێتەوە لە وەرگرتنەوە و کڕینەوەی بەرهەمی دانەوێڵەی جوتیاران و ئەمبارکردنی و دووبارە بەکارهێنانەوەی بۆ دروستکردنی بەرهەمەکانی دانەوێڵە، لەوانە ئارت، لەوانە ساوەر، بڕوێش، خواردەمەنی دایت، هەروەها ئالیکی ئاژەڵ لە داهاتووە ئینشەڵا کارگەی پسکیت و کۆمەڵێک بابەتی تر لە خۆیە گرێ. ئەم پرۆژەیە گرنگیەکەی لەوەیە کە کەرتی کوشت و کاڵ ئەباتە قۆناغێکی تر بەوەی کە هانی جوتیارانمان ئەیە کە ئەو زەویەدا نەچێنراوانی کە تا ئێستا هەمانە جارێکی تر دای بچێنن، چونکە هەرێمی کوردستان نزیکی بە 6 ملیۆن دۆنم زەوی کوشت و کاڵیمان هەیە، بەڵام بەپێی ئاماری ساڵی 2017 ئێمە تەنها 3 ملیۆن زەویمان داچاندووە، تا نزیک بە نیوەی ئەو زەویانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە فەرامۆشمان کردوون کە هۆکاری ئەم فەرامۆشکردنانە لەلایەن جوتیارانەوە زۆر جار پەیوەندی هەبووە بۆی ئەو گەنمەی کە بەرهەمی هێنن، ئەو دانەوێڵانی کە بەرهەمی ئەهێنن بۆیان ساغ نەبووتەوە. کارگەکە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە سەرپەرشتی دەکرێت. هەلی کاری بۆ زیاتر لە 1000 کەس ڕەخساندووە. لە ماوەکانی ڕابردوودا ئاردی هاوردە لە بازاڕدا بەرزترین نرخی تۆمار کرد، بەڵام بە خستنە بازاڕی بەرهەمی ئەم کارگەیە نرخی ئارد جێگیربوونەوە بەخۆ دەبینێت. گرنگی زۆرە لەبەر ئەوە نرخی ئارد لە ماوەی پێشووە زۆر بەرز بووە، گەیشتە $510 لە تەنێکە ئەوەی هاوردە. ئێستا بەم نرخەکە ئەمان دای بەزێنە بازار، یعنی تقریبا توانین لە 50 تا $60 فەرقیە. حتمما تەسیر سەر بازارەکە و نرخینان ئەرزانە بێتەوە. ئێستا من سەرپشتێری ئەو کارگانە ئەەکەم لە بەرچاوی خۆمان ئەو گەنمە هیچ مادەیەکی ئیزافی بۆ ناکرێ، هیچ شتێکی خراپەتیانی یار گەنمەکەی شۆینەوە یکەین بە ئارد و دای بەزێنین بە دڵنیاویە ئاردی خۆمان زۆر باشتر لە هەر شوێنێکی تر بێ. پرۆژەی نیشتیمانی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران لە سەرەتای ساڵی داهاتوودا گەورەتر دەکرێت. توانای بەرهەمهێنانی ئەم کارگەیە بۆ 2 هێندە زیاتر دەبێت. هاوکات دەبێتە جێگای متمانە لە نێو هاوڵاتیاندا بەهۆی ئەوەی بەرهەمەکانی تەواو خۆماڵیە. هەورە زەحمەت شار پرێس، سلێمانی.